ڕۆژانە سەرۆکی دەستەی سوپاکی قسەی کرد بە دەڵار کەسێک زانیاری هەیە لە سەرگەندەڵی پێمان بدە خەڵاتی دەکەین. قسەی کرد بوو دوێنێ پێرێ سەرۆکی دەستەی سوپاکی. وڵا دوعای خێری بۆکەم بەسەوە مەسریەکان پێڵێن نوکتە بایخە لە نوکتاچێ لە ڕاستیان نوختەیەکی بایخیش. کەس ناتوانێت لەم هەرێمەی ئێمەیان نازانم فەرمانبەرێکی بەسە زمان فەڕاشێک هەتا فەڕاشێکیش ئەگەر پشتیوانێکی خزمێکی مەسئولی هەبێ ناتوانن لەوش بپرسنەوە پرسینەوە بەس بۆ هینەکانە بۆ ئەو فەقیر و هەژار و کە هیچ پشتێکی نییە و ئەگەر گەندەڵیەکی لێ دەرکەوێ 100,000 دینارە 200,000 دینارە ملیۆنە دینار بوو بهێن بەڵام ئێمە بە ڕۆژانە دەیان ملیار دۆلار لەم هەرێمەی ئێمەیە حەپەلوشەکرێت کێ ئەتوانێت لیان بپرسێتەوە لە سوورەکانە لە نەوتە لە زەوی لە هەموویەتی لە گومرگە لە زەویە لە نەوتە لەو باج و خەراجەیەکە لەسەر هاوڵاتی دایان ناوە لە هەموو ئەوانەیە.